بانیتان باش سپێدە باش زۆر خۆشحاڵم کە ئەم بانێژ هاتمەوە دیداری ئێوەی بینەر و بیسەر لە هەر شوێنێکی ئەم جیهانن بینەری پرۆگرامی بانی 24ن ڕۆژێکی باش دەست پێ بکەن ڕۆژێکی پڕ وزە پڕ چالاکی من کەوتم زۆر خۆشحاڵم ئەم بانێش کە هاتمەوە دیداری ئێوە سوپاسی خۆی گەورەکەم کە دەرفەتیەوەی پێدام ئەم بانێش بژیم ژیان بکەمەوە تا بتوانم ئەو کارانەی هەیە هەم لە خزمەت ئێوە و هەم لە خزمەت ئامانجەکانمە بەدی بێنم بێگومان ڕۆژێکی نوێ دەرفەتێکی نوێ بۆی کە بتوانن کار و چالاکیەکانتان وە ژیان بە باشتریش بەڕێ بکەن دەستپێکی پرۆگرامەکە چەند بابەتێکتان پێ ئاشناکەم دواتریش هەموو بەرگە و بابەتانەی کە ئامادەمان کردووە هەڵبەت تەواویان بۆ زانیاری پێدانی ئێوەیە لەگەڵمان بینەر بن ئەم کاتژمێرە تا هەموو بینەر و بیسەری هەموو ئەو بەرگە و بابەتانە بن لەگەڵ پەرەسەندنی زیاتری وەرزشی چیاوانی لە ئاکرێژ گەنجان ڕویان لەو وەرزشە کردو و 5 گروپ دامەزراون هەفتان ئەم گروپانە لە چیاکانی دەڤەرەکە چالاکی دەکەن. ئەستێرێکی زەبەلاحی 5 تۆنی لەسەر کۆنترین تاوەری جیهان لە ئیسپانیا دانرا. لە شاری کۆنگۆلیسی پایتەختی بەرازیل مۆزەخانەیە کراوەتەوە کە دابوونەریتی فەرهەنگی نەتەوەی ئاکا بۆ نەوەکانی داهاتوو دەپارێزێت. ئەم بابەتانە لە داهاتوو بە چڕتر بۆتان باس دەکەم. باس سەرەتا لەوە دەست پێ بکەم یەکەم بابەت کە باسم کرد ئەویژەوە بوو لە ئاکرێ کە لەم چەند ساڵی دوایدا ئەزانین کە وەرزشی شاخوانی زۆر پەڕەیسەندووە لە ئاکرێش حەزی گەنج و لاوان بۆ وەرزشە زۆر زیادی کردووە. ئێستا تەنیا لەو شارۆچکەیە 5 گروپی چیاوانی یاخود بڵین شاخەوانی هەن کە هەفتانە چالاکیەکانیان لەسەر چیاکە ئەنجام دەدەن و میوانداری گروپەکانی دیکەش دەکەن. بە یەکەوە ببینین بزانین و گروپانە لە سروشتی جوانی ئاکرێدا ئەچن بۆ کوێ و ئەو شاخانە ئەو سروشتەی ئاکرێ و کوێی دیکەش دەچن و لە هەمان کاتیشدا ئەم گروپە کە خۆیان وەکو گروپێکی شاخوانی یاخود چیاوانی کارەکەن پێشوازی لە گروپی دیکەشەکەن چونکە زۆر جار گروپەکانی دیکە لە شار و شارچکەکانی کەەوە چنە لایەن تا ئاشنایان بکەن بە سروشتی ناوچەکەیان. سپێدەهیەکە زوویە و بەریار ڕێکەفتنێ ئەو یێ ئامادەکاریên خواتکەن ji bo ku bilindî çiyayê bêrad bibin. Edvan çend salên du mahiyê da li devera Akrê heza genc û lawan ji bo werzişa çiyavanî gelekî ya bilind bûyî. Nîşaneyên wê jî ew in ku çalakiyên wana edvî biyavî dat berdewam in. بالاخص افصاله حز و آرزو گنج ما گلک زور بی بو ورزش شاخوانی ات آخری دا تقریبا بری 2 ساله ما تنها یک گروپ ها بی افصاله بین 5 گروپ یعنی اوه حز و آرزو گنج ما را کشای گشتن جوانی اوه جی وقتی بجن گلک کیفامتی نیتن ادگل زیدبونا حزا گنج و لاوان جبو وی ورزش گروپ نوجی لآکری دهینا راگهاندن کو اوه هنی جماره یا ورزشوان چیایی الوی دوری زیدتر لیکریه افرو که ام زور په خوشحال من کو اف رپیوانا چایی ما انجام دای میوانداریا گروپ چیاوان آکریو گروپ چیاوان دهوک مرما ما لوی رپیوانا اوه کو ام پتر یعنی ورزش چای بگنج خوب داینا نیاسین و چای خوب بداینا نیاسین دناوا وی ورزشی دا برگین جدا هنه صحبت و خوشی و سترانگ گوتن برگیا هری دیارن دناوه دا کو اوه هنه دبیتن نشانه هبونا لذتک دیار دناوه دا وەکو بەشداریانە چیای چەند گەنجێک خرێ گەشتنیەک و لە بۆ چیای بێراتە و وەرزشەکە خۆشە و هەواڵینیە و برادرینێ نامە پەیداکەت و بۆ دەستێمە و قەلبێمە هەمی خۆشیە چیایە.
اتنهادا لسنور قضا آکره 5 گروپین فرمیین چیاوانان هنه که بردوام دناوادول و نهالن و دورداد گرینو وان هبونا خوابوان چالاکیان یا نشاندایی. آری حسین کردستان 24 چیای بیراد. لە چەند ڕۆژی ڕابردوو چەکدارانی داعش هێرشیان کردە سەر گوندێک و ناوچێک و بۆ هۆیشەوە چەند پێشمەرگەیەک شەهید بوون و لە نێویشیاندا 3 برا ماڵێک لە گوندی خدرجیجە بەداخەوە شەهید بوون کە هەرسێکیان یاخود بڵێن برا بوون و لە یەک خانەوادە بوون. یەکێک لەوانە منداڵێکە 10 ساڵ بوو قوتابیەک بوو لە پۆلی چواری بنەڕەتی بوو بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی تەواوی شەهیدان و بە تایبەتیش لەو منداڵە 10 ساڵانە لە گوندی خدرجیجە کە شەهید بوو بەدەستی چەکدارانی داعش ئەمڕۆ لە سەرجەم ناوەندەکانی خوێندندا پێشەوەی کە دەست بکرێت بە پرۆسەی خوێندن یاخود دەست بکرێت بە وانەکان 5 دقەیەک وەستن بۆ گیانی پاکی ئەو شەهیدە و لە هەموو خوێندنگەکاندا ئەو 5 دقەیە وەستن و بە تایبەتیش لە گوندی خدرجیجە کەوا بڕیارە وەزیری پەروەردە خۆی سەردانی ئەو گوندە بکات و ئەو قوتابخانەی گوندەکەش بەسەر بکاتەوە و هەر بڕیاریشە قوتابخانەیەک بە ناوی ئەو منداڵە بارزان محەممەد کە منداڵە تەمەندە ساڵەکان بوو شەهید بوو بکرێتەوە و لەوێ وەزیری پەروەردە خۆی ئامادە بێت. بۆ زانیاری زیاتر ئێمە پەیامنێرمان هۆشمەند سادق لە گوندەکەەوە لەگەڵمان دەبێت و لە قوتابخانەکەەوە زانیاری زیاتر لە تۆ وەردەگرم بەیانێت باش هۆشمەند پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە و مەراسیمەکە چۆن دەبێت؟ بەڵێ هەژەم کاتت باش من لە گوندی خدرجیجە ماوەیەک پێش ئێستا کە چەکدارین داعشێشان کردە سەرەرا جگەلەوەی ژمارێک پێشمەرگە شەیدبوون 3 برا شەیدبوون یەکیان قوتابی پۆلی چوارە بوو ئێستا لێرە وەکو دوێنێ وەزارەتی پەروەردە ڕاگەنێکی بڵاو کردەوە بۆ ڕێزلانێک بۆ قوتابیە قوتابخانەیەکی دەکەن بەناویەوە و ئەمڕۆژ لە پێش دەستپێکردنی بڵێن پرۆسەی خوێندن دقیقەی گەوەستن بۆ گیانی پاکی شەیدان مامۆستایەکی بارزان شەید بارزان لەگەڵ دەبێت کە ئەو قوتابی بووە لێرە و لە پۆلی چوار بووە ئەوە ئێستش ئامادەکاری دەکرێت بۆی کەوا لە کاتی دەستپێکردنی داوام ئەو بۆ دقیقەیەک بۆ گیانی پاکی وەستن و دواتریش قوتابخانێک لە دیبەگە بە ناوی بارزان ئیسماعیل دەکرێت مامۆستام کاتت باش ئەمڕۆ قوتابخانە لەکوێ بەناوێکن و بارزان قوتابیکی چۆن بۆ کە مامۆستای ئەو بوون بەڵێ بەداخەوە ئەمڕۆکە کە لێرانی لە گوندی خدرجیجە لە قوتابخانەی خدرجیجەین تیرۆریستانی داعش کە هێرشیان هێنا بۆ سەرە گوندا بەداخەوە زۆر بەداخەوە دوای شەیدکردنی پۆلێک لە هێزەکانی پێشمەرگە دیارە بارزان و برایەکانی ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بوونەوە بارزان پۆلی چوار بوو ئەمە پۆلەکەیتی قوتابیەکی بەتەمەن بچووک بەڵام بە غیرەت و لە شەهامەت بەڕاستی پیاوەکی گەورە لەناو ئەو شەڕەیە بۆ ئەوەی کە هاوکاری برایەکانی بکاتن فیشەکی بۆ برایەکانی بردووە لەو کاتەدا تیرۆریستانی داعش بە ئارپێسی شەهیدیان کردووە زۆر بەداخەوە. بەڵێ ئێستا وەزیری پەروەردە و بەڕێوەری گشتی پەروەردەی هەولێر و شاندێک لە لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستانیش گەشتنە ئێرە بۆی کەوا بە ئامادەکاری لە مەراسیمەکە بکەن لێرە مەراسیمەکە بڕیارە سەعات 8 و دەوامی ئەم قوتابخانەی دەستپێکەکان و جارێوا بووە کەمێکی دیکە چاوەڕێ دەکرێت کەوا لێرە مەراسیمەکەی بۆ بکرێت بارزان قوتابی پۆلی چوار بووە لە کاتی هێرشەکەی داعش هاوکاری براکانی کردووە ئەو کە فیشێکی بردو بۆ براکەی لەو کاتەداکەوە چەکدارانی برایەکی لە سەربانەکەی خۆیان لە ڕوبەڕبوونەوە بۆ لەگەڵ داعش بەڵام فیشێکی پێنەماوە داوای لەو برایی کردووە فیشێکی بۆ بعد لەو کاتێک کە دەچێت سەرەوە بۆی کەوا فیشێک بات ئاربیجێک چەکدانی داعش بە ئاربیجی هێرش دەکەنە سەر ماڵەکەیان ئاربیجەکە دەتەقێتەوە لە نێو ماڵەکان ئەویش بەهۆیەوە شەهید دەبێت دوو برای دیکە شەهید دەبن و دە پێشمەرگە شەهید بوون لەو ڕوبەڕبوونەوەیە ئەمڕۆژ دوایەوە کەوا سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی ئێرەیان کرد کە
بەڵێنیشان پێدان هێز لێرە جێگیرم ئێستا هێزێکی تایبەتی گوڵان و لەشکی تایبەتی گوڵان لێرن بۆ ئیکەوە ئەو چەند بنکێکی سەرباز پێشمەرگە لێ دەبن ئەوەی کە دیمەنەکان دەبینن دیمەنی ئەو وەزیری پەروەردە دەچێتە قوتاب نێوپۆلەکەی ئەو بارزانەوە من بەشی لە دیمەنەکانتان بۆ بگوازنەوەژە تاجە گۆڵینە لە شوێنی لەو شوێنەدا دەنێن کە بارزان بەردەوام لەوێ دانیشتووە هاژەوە لە دیمەنەکان دەبینن بە ئەم شوێنە ئەوەی کە دەبینن ئێستاوە هاوڕێکان و خزمان یان بەشێک لەو تەلبانە دەرەبوون برازای بڵێن شەید بارزان بوون ئەوەی ئێستا تاجە گوڵنی وەزارەتی پەروەردە لێرە دانرا منەمەوێ لەگەڵ وەزیری پەروەردەش قسە بکەین بزانین پەیامی ئەو چییە. جنابی وەزیر بەخێر بێن. پەیامی ئەوە چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو چەند ناوچەیەکی کوردستان ڕوبەڕووی هەندێک هێرشی تیرۆریستی بووە و لە نێویشاندا کۆمەڵێک پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون و لە نێو ئەو شەیدانەش قوتابیەکە کە بوو بە ڕەمزی بەرگری و هەروەها ڕەمزی خۆشەویستی نیشتیمان و دیفاعکردن لە خەڵک و لە کەرامەتی مرۆڤایەتی و سنوورەکەش کاویش قوتابێکی پۆلی چواری بنەڕەتی بوو لە قوتابخانەی خدرجیجا کە شەید بەرزان ئیسماعیلە. شەید بەرزان کاتێک کە براکانی بینە ڕوبەڕووی هێرشێکی تیرۆریستان بوونەتەوە و ئەوانیش بەرگریەکەن هاوکاری براکانیە بێت و لەو ڕوبەڕووبوونەوەیە شەید بەرزان شەید دەبێت و ئەویش ئەگەر دیقەت بدەیت دەبینیت میلەتان ئەم جۆرە لە حاڵەت کە بەسەریان نادێ دەیان چیرۆک و دەیان ڕۆمانی لەسەر نووسنەوە. من ئەمڕۆ لەگەڵ ئەو بەڕێزانە لەگەڵ دکتۆرە گەلاوێش ئەندام پەرلەمانی کوردستان بەڕێوەبەری گشتی و هەروە بەڕێوەبەری پەروەردەی مەخمور و هەموو پەروەردکارانە هاتوین لێرە مەراسیمی ساتێک وەستان یان خولەکێک وەستان بۆ گیانی پاچی هەموو شەیدان و شەید بەرزان ئیسماعیل بەڕێ بکەین. داواکاریشم لە هەموو ئەدیبان چیرۆکنووسان ڕۆمان نووسان کە شاکارێکی ئەدەبی مەزن لە چیرۆکی شەهیدبوونی شەید بارزان ئیسماعیل بنووسنەوە. ئێمە وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئامادەسازیەکمان تایە بۆ پشتیوانیان و بۆ بە چاپگەیاندنی ئەو ڕۆمان و چیرۆکانە. ڕۆحی شەیدانمان شاد بێ و خوای گەورە سەبووری هەموو لایەکمان بدات. ئەو ئەبڕۆ لێرەین هاتوین بۆ ئەوەی کە ئەگەر ئەوان پیان خۆش بێ قوتابخانەیەم گوندە بێ قوتابخانەیەم گونداکەم بە ناوی شەید بارزانەوە و قوتابخانەیەکی دیکەشمان حازرە لە دیبەگە قوتابخانەیەکی 12 پۆلیە دەکرێت قوتابخانەیە شەر بکرێت بە ناوی قوتابخانەی شەید بارزان ئەگەر ئەم قوتابخانەیە نەکرێت ئەویان بکرێت ئەکەوێتەوە سەر ڕێی عایلەکە و پاشانیش بەڕێبەراتی گشتی پەروەردەی و لێ ڕاستپێراون بۆ ئەوەی کە ئەو کارە ئەنجام بدەن. ئەگەر ئەم قوتابخانەیە پێویست بێ و خۆشیان پیان خۆش بێ و قوتابخانەیە دەکرێت بە ناوی قوتابخانەی شەید بارزان ئیسماعیل شەیدی قوتابی و ئەگەر ئەوەی دیبەگەش بوو ئەوەی ناو ناحی دیبەگە دەبێت. زۆر سوپاس. وڵی وەکو پەیامی وەکو هەرسێ برای برای شەهید بارزانی داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە جەنابی وەزیریشی خودی خۆی مەوجود دەرێکوانە قوتابخانەیەک ئەرێکوانە بکرێتن بە ناوی قوتابخانەی شەهید بارزانی لەومە سەربەرزیە قوتابخانەکە عزمانەیە لێکوانە لە گوندەکەی خۆمان بکرێت. وڵی نا قوتابخانەیەشکەمان و دروست قوتابخانەیە سەری پرێتە قوتابخانەکەمان هەندا تۆکمەنیەوە قوتابخانەیەکی بچووکە بەڕاستی قوتابخانەیەکی ڕێک و پێکمان دەوێتن بە ناوی شەهید بارزانی بکرێتن لە گوندەکەی خۆمان. ئەگەر حکوومەتی هەرێم و جەنابی وەزیری داواکاریەکەمان لێوەگری داواکاریمان
ئەو هەیە تەڵەباتمان ئەو هەیە لێرە لێما وەگرن قوتابخانەکە هەموو داواکاریان پەسەندە جا ئەمە قوتابخانەیەکی دیکەمان حازرە کە ئێستا لە قۆناغی تاوون و قۆناغی کۆتاییە و ئەو قوتابخانەیەکی 12 پۆلیە لە چەند ڕۆژی ئایندا لەم بەڕێبەراتی پەروەردەی مەخمور و ئیستیلامەکرێ قوتابخانەیەکە ئاکەوێتە سنتەری ناحیدی بەگا ئەگەر پیان خۆش بۆ قوتابخانەوە پێشان خۆش وەرداواکاریشی دیکەیان هەبوو ئێمە دواتر لەگە بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی مەخمور حەج داواکاریشان هەوو بۆیان جێبەجێکەن هیچ شکالێکمان نییە هەر شتێک پێویست بێ بۆ ئەوەی کە شەهید بارزان داسانێکی گەورەی تۆمار کردووە و بۆتە سمبلێکی گەورە کە قوتابیەک لەو تەمەنا ئێمە بە هەموو میلەتانی دنیا ئادین لە پێناوی ئازادی لە پێناوی ژیان لە پێناوی مانەوە ئەوە شەهیدەکانمانن کە لە تەمەنێکە گەر هەڵە نەبم شەهید بارزان وایدی یەکی حوتی 2011ە لە تەمەنێکە کە 10 ساڵی تەواو کردووە و شەهیدەکانی ئێمە لەم تەمەنایان بەڕاستی لەبەرەوە هەرچی پێویستکە بۆ ئەوی کە دڵی ئەوان دڵی و خانوو ئادەیە ئاسوودە بێ یان جۆرێک لە سەبوریان بێ ئێمە وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین و بە دڵنیایی و هەر داواکاریشیەوان هەبێ جێبەجێیەکەین. بەڵێ ئەوە زانیاریەکان وەکو وەزیری پەروەردە ئاماژەی بۆدا چی داوای بکەن ئەوان بۆیان دەکەن ئەمە تاجە گوڵنیان لە شوێنی شەهید بارزاندانم نەگەڕمە لایەوە. بەڵێ زۆر سپاس هۆشمەند سادق دەچینە سۆران هاوکارمان تەیفور محەممەد لەوە لەگەڵمان دەبێت بە هەمان شێوە کە لەوێش 5 خولەکێک دەوەستن بۆ گیانی پاکی شەهید بارزان ئیسماعیل ئەو منداڵە 10 ساڵە و براکانیشی کە لە هێرشەکەی چەکدارانی داعشدا شەهید بوون ئەم کاتت باش تەیفور پێمان بڵێ ئایا لەوێ پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت و زانیاری زیاترمان پێ بدە. ئاژە سڵاو لێ بێت بەیانیت باش لە کاتژمێر 8 بەیانیەوە لە قوتابخانەی سۆرانی نمونەی تێکەڵاو لە سۆران بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی سۆران و مامۆستا قوتابیانی ئەو قوتابخانەیە ڕێوڕسمی ڕێزگرتن لە قوتابی بارزان ئیسماعیلی 10 ساڵان کە لە گوندی خدر جیجە بەدەستی تیرۆریستانی داعش شەهید کرا. لێرە ئێستا وتاری بەڕێوەبەری پەروەردەی سۆران پێشکەش دەکرێت کەمێک بەر لە ئێستا ڕێوڕسمی ئاڵا بەڕێوەچوو بەڵام پێچەوانەی یادەکانی دیکە ئەمڕۆ ئاڵا بەرز نەکرایەوە بەڵکو ئاڵا بۆ نێوە هێندرا خوارەوە ئەمە وەکو ڕێزگرتن لەو شەهیدانە و ڕاگەیاندنی ماتەمینی و قوتابیان بە بێدەنجی وەستان بەدەم سرودی نیشتیمانی و ئێستاش وتاری بەڕێوەبەری پەروەردە پێشکەش دەکرێت باس لە شەهیدبوونی بارزان ئیسماعیلی 10 ساڵان دەکات بۆ قوتابیانی ئەو قوتابخانەیە و باس لەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری وەزارەتی پەروەردە وەک ڕاگەیاندنی ماتەمینی و ڕێزگرتن لەو قوتابێت تەمەن 10 ساڵانەیە و براکانی و سەرجەم شەهیدانی کوردستان ئەمڕۆ ئاڵادەیەندرێتە خوارەوە و ڕێزی لێدەگیرێ کە بەدەستی تیرۆریستانی داعش لە گوندی خدرجیجە شەهید کراوە باس لە مێژووی کوردستان دەکات بۆ قوتابیەکان و باس لە دەستکەوتی هەرێمی کوردستان و پاراستنی هەرێمی کوردستان لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە دەکات. بەگشتی باس لە ماتەمینی ئەمڕۆ دەکات کە ئاماز لە ماتەمینەکە چییە؟ ڕێزگرتنە لە قوتابیەک بە ناوی بارزان ئیسماعیل کە مناڵێکی کووردە لە بەدەستی تیرۆریستانی داعش شەهید کراوە. ئەم ڕێزگرتن لەم شەهیدەوە لەسەر جەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان ئەوەیە کە ئەم دەستکەوتە بە خوێن بەدەست هاتووە بە خوێن بپارێزرێ. ئەمە وتاری بەڕێوەبەری پەروەردەی سۆرانە بەگشتی ئاژە لە سەرجەم قوتابخانەکانی ئێرە چە قوتابخانە حکوومیەکان چاوانەی ناحکومین ڕێوڕسمی ڕێزگرتن لە قوتابی بارزان ئیسماعیلی 10 ساڵان بەڕێوە دەچێت و ئاڵا دەهێنرێتە خوارەوە. بەگشتی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ سەرجەم قوتابخانەکانی حکومی و ناحکومی لە دەڤەری سۆران و سنووری ئیداری سەربەخۆی سۆران. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ
سپاس بۆ تەیفور محەممەد لە سۆرانەوە لەگەڵمان بوو بە هەمان شێوە لە هەولێریش هاوکات بۆ ڕێزلێنان لە گیانی پاکێ و شەهیدانە و بارزان ئیسماعیلی 10 ساڵ بە هەمان شێوە لە هەولێریش لە قوتابخانەیەکی هەولێر ڕێزلێنان دەکرێت و 5 خولێک دەوەستن ڕێناز علی لەگەڵمان دەبێت بزانین لە هەولێرەوە چۆن مەراسیمەکە بەڕێوە دەچێت. بەڵێ ئەمڕۆ بۆ ڕێزگرتن لە گیانی بارزانی 11 ساڵان کە لە شەڕی چەند ڕۆژی ڕابردوو لە گوندی گیانی سپار ئەمڕۆ لە هەولێر لە سەرجەم قوتابخانەکان ئەو یادەی بەرز ڕاگیراوە 5 خولاک بە بێدەنگی سەرجەم قوتابیان و مامۆستان لە قوتابخانەکاندا وەستان. ئێستا پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر ینی لێرن بۆ ئەوەی ئەو مەراسیمە بەرز ڕابگرن لەگەڵەوەشدا هەم قوتابیان و مامۆستایان لەگەڵ ئەو مەراسیمەدا گفتوگویەکیش لەگەڵ قوتابیاندا دەکەن. ئێستا لە یەکێک لە قوتابخانەکانی هەولێردا هەم پارێزگاری هەولێر هەم بەڕێوەبەری گشتی پەروەردەی دەوروبەری هەولێر لەگەڵ مامۆستایان لەگەڵ قوتابیان گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی هەم پەیامی خۆیان هەم بە جۆرێک لە جۆرەکان ئاگادار بن لە بارودۆخی قوتابیانیش لە پێناوەوەی کە پەیامی تایبەتیان هەبوو لە پێشی تریشدا بۆ شەهیدبوونی شەهید بارزان هەروەها ئاماژەی بۆش کرد پارێزگار کەنەربەر لە ئێستا کە گفتوگۆیان کردو قوتابخانەیەکی دیکە لە دیبەگە کە خەریکە لە تاوابوویدایە ناوی شەهید بارزانی لێ بنرێت بۆ ئەوەی هەمیشە ناوی بە زیندوی بمێنێتەوە ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە بۆ ئەوەی ناوی شەهیدەکان بمێنێتەوە. پارێزگاری هەولێر ئێستا لێرەیە. کاگومێت ئێوە کەمێک بەر لە ئێستا پەیامێکتان هەموو دەشمێ بزانم ئەمڕۆ وەستانی 5 خوڵک بۆ گیانی شەهید بارزان چ پەیامێک دەگەێنێتەوە قسەیەوە چییە؟ بەناوی خۆی گەورە مێرەبان دوای ئەو کارەساتەی کە بەسەر خەڵکی ئێمە هات لە قەرەچووخ و کاتێک تیرۆرستان پەلاماریاندا بە جۆرە شێوازی جیاواز دژوەستانەوەی خەڵکی کوردستان دەستی پێکرد. دوای ئەوەش فەرمانێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە دەرچوو کە ئەمڕۆ بۆ ڕێزگرتن لە ڕۆحی شەهیدان و بە تایبەت لە بۆ قوتابی بارزان ئیسماعیل کە بە تەمەن گسکەترین شەهیدی ئەو کارەساتە بوو لە ناوەندەکانی خوێندندا ڕێز لە ڕۆحی شەهیدان و کاکە بارزان بگیرێتن و چەند ساتێک بە بێدەنجی بوەستین. ئەمڕۆژ ئێمە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی ناوەند لە قوتابخانەی هەژار لە شاری هەولێر لەو مەراسیمە بەشداریمان کرد. ئەوە بە دڵنیاییەوە پەیامێکە لە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان خوێنی شەهیدانی خۆی لەبیر ناکە و لەگەڵ ئەوەشدا کاتێک دیمەنەکانمان دەبینی زۆر کاریگەر بوون، زۆر سادە بەڵام کاریگەر ئەو منداڵانە وێنەی شەهید بارزانیان بەرز کردبەوە. ئەوە بە تاکید پەیامێکیشە لە بۆ تیرۆرستان کە ئەگەر شەهید بارزان شەهید دەکەن بەو غەدرە هەموو منداڵانی کوردستان خەڵکی کوردستان بارزانە و دەیەوێت لە پێناو کوردستاندا شەهید بێتن و هەروەها ئەو پەیامەش وەستانەوەی دژ بەو تاریکپەرستانە کە ناتوانن زەفەر بە ئیرادەی خەڵکی کوردستان و زەفەر بە ئیرادەی گەلی کوردستان ببن. لۆیە ئێمە وێ ڕائیدانەکردنی ئەو کارە جارێکی دیکە سەری ڕێز و نەوازش لە بۆ شەهیداندا دەنوێنین. لەگەڵ ئەوەشدا ئێمە هەردەم و دەست لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی دیبەگەوە پەروەردەی ئەو دەڤەرە لە گفتوگۆ بووین لەوەی کە قوتابخانەیەکیش بە ناوی شەهید بارزان بکرێتن. قوتابخانەیەک لە دیبەگە ئێستا لە تەواوبوونە بڕیاری ئەوەماندایە و قوتابخانەیەش بۆ ڕێزگرتن لەو منداڵە ئازایە کە لەو تەمەنە گچکەدا کاتێک دەبینی تیرۆرستان پەلاماری گوندەکەی دەدەن خاکەکەی دەدەن لەگەر پیاوانی ماڵی خۆی لەگەر پیاوانی گوندی خۆی دەچێتە شەڕ و بەرگری لە خاچی کوردستان دەکات. درود لە بۆ ڕۆحی شەهیدان، درود لە بۆ ڕۆحی کاکە بارزانی جوانە مەرگ بە هیوای ئەوەی ئەو دوایین کارەساتی بەسەر گەلی ئێمەدا بێتن. زۆر سپاس. ئەمە دەبێتە پەیامێک بۆ ئەوەی کە هەم ناوی شەهیدانی بەر زیندوی بمێنێتەوە، هەمیش هەوڵێکە بۆ ئەوەی ناوی شەهید بارزان بە زیندوی و هەموو کاتێک بمێنێتەوە لە پێناوە ئەوەی کە هەم خوێندن و زانستی قوتابیان بەردەوام بێت، هەمیش ڕۆحی شەهیدەکان ئاسوودە بێت.
بەڵێ سپاس بۆ هاوکارمان ڕێناس عەلی کە لە قوتابخانەیەکی هەولێری پایتەختەوە لەگەڵمان بوو بە هەمان شێوە بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدان و بە تایبەتیش شەهید بارزان ئیسماعیل ئەو منداڵە 10 ساڵانەی کە بەداخەوە بووە ئامانج بۆ چەکدارانی داعش و شەهید بوو. بێگومان ئەمانە یاخود 5 خولەک وەستان هەموو ئەمانە هەر چەندێک بکرێ هێشتا کەمە لە بەرۆی لە بیرچوونەوەیان نییە. هەموو ئەو ئازارانە لە دڵی هەر تاکێکی کووردا ئامێنێتەوە بۆ هەر تا ئەو کاتێک کە ژیانی مابێت لە بەرۆی برینەکان ئەوەندە سەختن. بەڵام لەگەڵەوەشدا هەمیشە پێشمەرگە و کورد و کوردستانیش بە بەرزێمێنەوە ڕۆحی پاکیان شاد بێت. هەر تایبەت بە منداڵان بێگومان هەمیشە پزیشکان هەموو چین و توێژەکان لە خەمیەوەدان کە پەروەردەیەکی باش بە منداڵان بدەن هەر لە دایک و باوکۆ سادەگاتە ئاستە باڵاکانیش بۆی کە منداڵ لە بەرۆینەوەیەکی داهاتووە بە باشترین شێوە پەروەردە بکرێت. دکتۆر محەممەد وەک هەمیشە محەممەد حەسەن وەک هەمیشە خەمخۆری منداڵان بووە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانیشە لەگەڵیدا کتێبێکی دەرکردو بە ناوی گەشەی منداڵان من لەسەر ئەو کتێبە زانیاری زیاتری لێ وەردەگرم و گفتوگوی لەگەڵ دەکەم. دکتۆر محەممەد لە ستۆدیۆ لەگەڵما بەخێر هاتی دکتۆر بۆ ستۆدیۆی بەیانی 24. زۆر سپاس بەیانتان باش. سپاس بۆ تۆش باشتر چەنە بەداخەوە ناتوانین ئەوەندە ئاسان بینەوە دۆخێکی ئاسایی لە بەرۆی دۆخێکی باشترین چەند ڕۆژێک بۆیە و کارەساتەوە قورسە. دکتۆر تۆ هەمیشە کار لەسەر پەروەردەکردنی منداڵان دەکەی. ئەم کتێبەت باسی چیە کات و بۆ چ تەمەنێکی منداڵان نووسیوتە؟ بەڵێ زۆر سپاس بەڕاستی داواکارین لەخوای گەورە و کە ئەو کارەساتە بڕێوێنێتەوە و ڕۆحی ئەو شەهیدانەوە بەتایبەت شەهید بارزان شاد کات. ئینشاڵڵا مەدوانە خۆشی بێت کە بەسەر میلەتی کورد و میلەتی ئێمە دێت. ئەو کتێبەی من بە ناوی گەشەی منداڵە لە کاتی لەدایک بوونەوە تا 6 ساڵی ئەوە کتێبەکەیە هەر دیکەمە دیاری بۆ دەستگای میدیایی کوردستان 24. سپاس دەستەکانت خۆش بێت دیارێکی بەنرخە. کتێبەکە کە ئەو ماوەیە بڵاوکرایەوە و ناساندنی بۆکرا لە ڕێگەی بەڕێوەبەراتی تەندروستی هەولێرەوە کە بە سوپاسێکی زۆرە بەڕاستی بۆ ڕاگەاندنی بەڕێوەبەراتی و بەتایبەت بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر باس لە گەشە و پێگەشتنی منداڵ دەکات هەر لە کاتی لەدایکبوونەوە تاوەکو تەمەنی 6 ساڵی کە تێدا ویستومە بە شێوەیەکی پوخت و بە زمانێکی سادەی ناو خەڵک جگە لە زمانە پزیشکێکی ئێمە کە زمانێکی تاڕادەیەک جیاوازە لە زمانی خەڵک ویستومە ئەو شتە گرنگانەی کە بۆ منداڵ پێویستە یاخود ئەو بابەتانی کە دایک و باوک پێویستە بیزانن و مەرجە کە شارەزای تاویان تێیدا هەبێت ئەو بابەتانە ڕوون بکەمەوە بە زمانی کوردی. بێگومان بەڕاستی چەند زانیاری لەسەر منداڵ لە ناو خەڵکدا بڵاو بکرێتەوە چەند هۆشیاری بدرێت بە کۆمەلگا بە دایک و باوکان بە تایبەتی یان ئەوانەی کە ئەوداڵی فێربوونی زانست و زانیارین لەسەر منداڵ هێشتا کەمە و ئەوە بەڕای من ئەوەندەی کە بە دوا گەڕاوم و دیتومە یەکەم هەنگاوی لەو شێوەیە کە من ناومە هیوادارم ئینشاءڵڵا خەڵکانی تریش وە پزیشکانی تر شارەزانی تری بواری منداڵان لە بواری پزیشکی بینی ناو کۆمەلگا بۆ ئەوی کە کۆمەلگا سوود لەو زانستە گرنگە وەربگرێت کە بەڕاستی بنەمایەکی زۆر قوڵی هەیە و فراوانە زۆر دەکرێت خەڵک ڕاستەوخۆ خۆی سوودی لێ ببینێت و دەکرێت ببێتە بناغەیەک بۆ ئەوی کە دایک و باوک چۆن هەڵسوکەوت لەگەڵ منداڵ بکات چ شێوازێک بەکاربێنێت بۆ ئەوی کەەوە منداڵەکەی بە شێوەیەکی باش پەروەردە بکات پەروەردە لە ڕووی تەندروستیەوە ئێمە زیاتر باسی پەروەردەی تەندروستی منیش ئەومەوێت بزانم ناوەخنی ئەم کتێبە یاخود بوختکراوەی کتێبەکە چییە؟ دیقەتت داوەتە سەر چ لایەنێکی و ئەتەوێت چۆن دایکان و باوکان چاودێری منداڵەکانیان بکەن؟ بەڵێ بابەتەکە زۆر گرنگە بریتە لە گەشەی منداڵ. گەشەی منداڵ واتە ژیانی منداڵ واتە تەندروستی منداڵ واتە ژیانێکی باش و بەختەوەر و پێشکەوتوی منداڵ. بایەخم بەچی داوە بە گەشەی منداڵ واتای چی؟ گەشە بریتە لە زیادبوونی قەبارەی منداڵ بەهۆی گەورەبوونی ئەندامەکانی جەستەیەوە. لە کاتی لەدایکبوونەوە بۆ منداڵ وەزنی کێشی 3 کیلۆ نیوە یان 3 کیلۆیە ئەو منداڵە بە چ شێوازێک گەورە دەبێت لە تەمەنی بۆ نمونە 2 مانگی 6 مانگی ساڵێک تاوەکو دەگاتە 6 ساڵی
کێشی دەبێتە چەند و دەبێت چۆن کێشی زیاد بکە و بە شێوازێک گەورە ببێت لێرەدا دایک و باوک بە ئاسانی دەکرێت بەراوردی منداڵەکەی خۆی بکە لەسەر ئەو کتێبە بۆی کە بزانێت ئایا گەشەکردنی منداڵەکەی تەواویانە کەواتە ئەوە هەر لێرەوە دەکرێت ببێتە خاڵێک بۆ ئەوی کەەوە دایکەکە یان باوکەکە ڕاستەوخۆ سوود لەو زانیارەوە بگرێت ئایا گەشەی منداڵەکەی واتە زیادبوونی کێشی منداڵەکەی بە شێوەیەکی زانستی دەڕواتە پێشێ یاننا خاڵێکی تر پێگەیشتن وشەکە لە بەرامبەر وشەی ئینگلیزی بەکارمێناوە بریتە لە دیڤلۆپمنت وشەی گەشە واتە گرۆث هەرچی وشەی پێگەیشتنە کە بمانای دیڤلۆپمنتی ئینگلیزیە بریتە لەو گۆڕانکاریانەی یاخود لەو ئالۆزیانەی کە بەسەر منداڵدا دێت لە کاتی لەدایکبوونەوە تاوەکو 6 ساڵی ئەو ئالۆزیانە بریتە لە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە پێ بە پێ و هەنگاو بە هەنگاو لە منداڵەکەڕ ڕوودەدا وەکو بۆ نمونە لە سەرتاوە منداڵ دەنگێک دەردەکا وەکو شێوە گڕی دێت اینجا پێکەنین دوای ئەوە ڕاگررتنی سەری منداڵ اینجا دوای ئەوە خۆوەرجێڕانی دانیشتنی بە یارمەتی دانیشتنی بەبێ یارمەتی گاگۆڵەکردن بە پێڕۆیشتن یان هەموو ئەو هەنگاوانەی تر بۆ نمونە کە دەستگرتنی منداڵ شتێک دەگرێت یان بایکردن ئەوانە هەمووی هەنگاون بۆ پێگەیشتنی منداڵ ئەو پێگەیشتە دەکرێت بۆ نمونە دایکێکە سەیری منداڵەکەی دەکات کاتێکە لە تەمەنی نۆمانجێ و منداڵەکە ناتوانێت دابنیشێت بێگومان ئەوە کێشەی هەیە لەو کتێبەدا ئاماژە بۆ کراوە منداڵ دەبێت لە چ کاتێک دابنیشێت منداڵ لە چ کاتێک بە یارمەتی دادەنیشێت یان چ کاتێک بە یارمەتی دادەنیشێت یان بە چ شێوازێک بۆ نمونە دەست دەکات بە ڕۆشتن تا چ کاتێک دەست دەکات بە ڕۆشتن ئەگەر لە چ کاتێک دەست پێ نەکات ئەوە کێشە و گرفتی هەیە کەواتە دەکرێت دایکێکە بەڕاستی لە سەرەتای تەمەنەوە کە سەرەتای تەمەنی منداڵی بناغی هەموو ژیانی منداڵە چونکە ئێمە دەزانین کە ساڵی یەکەم گەورەترین گۆڕانکاریەکان لە منداڵدا ڕوودەدات بۆ نمونە لە ساڵی یەکەمەوە دوای 6 مانگی یەکەم بە تایبەتی پێ بە پێ دەست دەکات بە دانیشتن بەبێ یارمەتی دواتر بە یارمەتی اینجا دوایەوە بەبێ یارمەتی اینجا قسەکردن دێتە ناوژیانی منداڵەوە یان دەربڕین دوای ئەوە بە پێڕۆشتن واتە گواستنەوەی منداڵ یان خۆ گۆڕینی منداڵ لە شوێنێکەوە یان لە لایەنێکەوە بۆ لایەنیشتر کەواتە گۆڕانکاری هەرە گەورەکان لە تەمەنی سەرەتایی منداڵ بوون لە ساڵی یەکەم و دووەمدا ڕوودەدات ئەگەر کێشە و گرفت لە منداڵەکەدا هەبێت لە ساڵی یەکەمی تەمەن پێویستە لە کەمترین کاتدا دایک و باوکەکە وریابن و سەردانی پزیشک بکەن بۆ ئەوەی کە ئەگەر کێشەکە چارەسەری هەبێ چارەسەر بکرێت ئەگەر خوانەکە چارەسەری نەبێت بە دواکەوتنی بۆ بکرێ و لێکۆڵنەوەی وردی لەسەر بکرێت باشە دکتۆر محەممەد تۆ ئەتەوێت لە ڕێگەم کتێبەوە هەر دایک و باوکێ خودت هەر بەخێوکاری بکەیتە پزیشکێکی سەرەتایی بۆ منداڵەکەی ئایا تا چەند پزیشکان ڕەچاوی ئەمەیان کردووە ڕەچاوی ئەویان کردووە کە ڕێنمایی دروست بدەن بە دایکان و باوکان بە بەخێوکاری مناڵێک کە پێویست نەکات بۆ هەر شتێک بۆ هەر پرسیارێت بچنە نۆرنگەیەک بڕۆنە لای پزیشکێک بۆی لەو ڕێگەیەوە بە کورتێکی بڵین بازرگانیەک دروست نەبێت ئەوەی کە بەردەم هەموو عیادەیەک دنیایەک خەڵک و دایک و باوک وەستاوە بۆی کە وەرەقەیەک ببڕێت بە بڕێک پارەی زۆر بۆم سەردەمە بۆ دایک و باوکە ئەزانین زۆرە بۆی تەنها پرسیارێک بکات تۆ پێ دوایە بە پزیشک خۆی ڕێنمایی تەواو بداتە دایک و باوکێک یاخود ئەم کتێبە بەسە بۆی کە ئیتر هەموو زانیاریانی لابێت خۆی بابەتەکە بە شێوازێکە ئێمە شێوازی زانستیمان هەیە کتێب دەکرێت بڵێم یەکەم جارە لە کوردستان بە زمانی کوردی دەنووسێت بۆ خەڵک ئەگەرنا زۆر کتێب هەیە بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی بە زمانەکانی تر ئەوە بۆ هەموو خەڵک بەردەستە بە تایبەتی بە زمانی ئینگلیزی و وڵاتانی دەرەوە بەڵام ئەوە بەومانە نییە کە بۆ هەموو شتێک دایک و باوک تەنیا سوود لە کتێبەکە وەربگرێت بەڵام زانیاری سەرەتایی زانیاریەکان وا دەخینە ڕوو دایک و باوک بۆ نمونە ئاگاداری منداڵەکەی بێت بۆی کە بزانێت بە چه شێوازێک دەڕواتە پێشێ لەگەڵ ڕێزمدا بۆ نمونە دایکەیە جار هەیە دێت بە شانازیەوە ئەو شێ دەڵێت دکتۆر منداڵەکەم 2 ساڵە تا ئێستا هیچ شوێنێکی نەدیوە هیچ پزیشکیشی نەدیوە ئەوە هەڵەیە بەڕاستی هەرچەندە زانیاریت هەبێ بەڵام بنەما زانستیەکان ئاماژە بۆ دەکەن پێویستە منداڵ بەردەوام لێکۆڵنەوەی لەسەر بکرێت و پشکنینی بۆ بکرێت بە دوواداچوونی بۆ بکرێت دایک و باوک لە خەمی ئەوەدا بێت منداڵەکەی کێشە و گرفتی نەبێت بەڵام ئەو کتێبانە یاخود ئەو بابەتانەی کە لە ڕووی هۆشیاریەوە بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەیە کە
هەر بابەتێک یاخود هەر کێشە و گرفتێک کە دێتە پێشت لە خێزانەکەدا ڕاستەخۆ پێش باشە دکتۆر هەرمێ دو پرسیارەوە بێ ئەم کتێبە لەکوێ بەردەستە بۆی هەر کەسێک ویستی دەستی بکەوێت ئێستا لە شاری هەولێر بەردەستە لە هەموو کتێبخانەکان بەڵێ لە لقەکانی سروش لە چاپخانەی هێوی کە بە سوپاسەوە چاپێکی باش و زۆر جوانی کردووە لە نزیک پارێزگای هەولێر و ئینشاڵە لەو ماوەیەشدا لە هەموو کتێبخانەکانی شاری هەولێر بەردەست دەبێ و هەوڵ دەدەین ئینشاڵە بۆ شارەکانی تری سلێمانی و دهۆک و ناوچەکانی تریش ئینشاڵە داوای بەردەوامیتان دکتۆر محەممەد حسێن زۆر سپاس بۆی کامڕۆژ میوانی پرۆگرامی بەهێن 24 بوون زۆر سپاس بۆ لە سەرەتاوە باسی بابەتێکم بۆ کردن ئەوی ژەوەیە کە گەورەترین ئەستێرە هەڵبەت ئەستێری دەستکرد لە ئیسپانیا دائەنرێت کە ئێستا لە ئیسپانیا قۆناغێکی دیکە لە تەواوکاریەکانی کۆنترین بورجی جیهان تەواو کرێ ئەویش بە دانانی ئەو ئەستێرە زەبەلاحەیە کە 5 تۆنە لەسەر لووتکەی بورجەکە دادەنرێت و ئەستێرەکە بەرزەکەی 452 پێە و لەسەر یەکەمین بورجە دانرێ کە لە ساڵی 1976 لەلایەن ئەندازیاری بەناوبانگی جیهانی کاتالانی دروست کراوە و دانراوە. خەڵکی لە ساگراتە لە فامیلیای ئیسپانیا یەن بۆ وێنەگرتن لای ئەستێرەکەەوە و لەناو ئەو بورجە کۆنەدا بۆی کە وێنەیەکی یادەوەری لەگەڵا تۆمار بکەن و باوێمەش بەیەکەوە بینەری ئەو بورجە و ئەو ئەستێرە گەورەیە بین کە لە ئیسپانیا دانراوە. دروستکردنی ئەستێرەیەکی زەبەلاح بە شوشە و پۆڵا لەسەر شێوەی ئەستێرەی بێتلەحم ماوەیەکی زۆرە ئەندازیارانی ڕووناکی و بینەسازی بورجی مەریەمی پاکیزەی سەرقاڵ کردووە کە بڕیارە لە 8 دەسەمبەر بۆ یەکەمین جار لە تەنیش 800 پەنجەرەی نوێ کە لەسەر هەمان بورجن هەڵ بکرێت و بە ڕەنگی شینی ئاسمانی و سپی لەسەر شێوەی شاڵی سەرشانی مەریەمی پاکیزە ڕووناکی بداتەوە و وێنای ئەو شاڵە بکات. ئەمە ڕووداوێکی زۆر گەورەیە کە دەبینین بورجی نوێ لە قۆناغەکانی کۆتاییە کە بەرزترین بورجە تا ئێستا دروست کرابێت. دانانی ئەم ئەستێرەیە بۆ خەڵکی ئیسپانیا گرنگی هەیە چونکە کارەکانی تەواوکردنیان بورجە بەهۆی کەرەنتینەی گشتی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوای کرد بەراورد بەو کاتانەی کە بڕیار بوو کارەکانی بورجەکە بەرەو کۆتایی ببات دواکەوت کە دواکات بۆ کۆتایی هاتنی تەواوی کارەکانی بورجەکە ساڵی 2026 بوو بۆیە دووبارە دەست بەکاربوونەوە بۆ کۆتاگەیاندنی بیناسازی ئەم بورجە کۆنە بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت. من وەک خەڵکێکی ئەم شارە و مێژووناسێک و ڕێبەری گەشتیاری قسە ناکەم بەڵام ئەمە وەک گەیشتنە بە لووتکە وەک ئەو کاتێکە گەیشتن لووتکەی ئێڤەرست ئەمەش گەیشتن بە لووتکەیە و ئەو هەستەم هەیە ئێستا. ئەمە تەنیا بورجێکی ئاسایی نییە بەڵکو کڵێسایەکی گرنگە و 5 بورجی گەورە و بەرز لە خۆ دەگرێت بە گەورەترین بینای ئاینی ئەوروپا دەناسرێت تەنانەت لە هەردوو کڵێسای ئەڵمانیا و سان پیتەرزبۆرگیش گەورەتر و بەرزتر و فراوانتر دروستکراوە بۆیە گەورەترین و بەرزترین بینای ئاینیە کە لە هەڵدان کارەکانی بە زووترین کات بە کۆتا بگەێنن. هەزاران ساڵە نەتەوەی ئاکا کە لە هەمان کاتدا بە پیگمیەکان ناسراون لە دارستانەکانی ئەفریقای ناوەڕاست ژیانیان لەناو سروشدا پەرەپێدا بوو لەناو سروشدا ئەژیان لە شاری کۆنگۆلیستی پایتەختی برازاڤیل ئەیانەوێت مۆزەخانەیە بکەنەوە بۆی کە فەرهەنگی ئەو نەتەوەیە نەتەوەی ئاکا بۆ نەوەکانی داهاتوش بپارێزرێت. لە ماوەی هەزاران ساڵدا شێوازی ژیانی نەتەوەی ئاکا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. ئەوان بە شێوەیەکی سەرەکی لە باکووری کۆماری کۆنگۆ و کۆماری ئەفریقای ناوەڕاست دەژێن. لە ڕابردوودا نەریتی نوێ لەنێو ئەو نەتەوەیە پەرەیسەندووە بەشێکی نەریتەکانیشیان لەدەست داوە. ئەمە سەرنجی لێکۆڵەرێکی بواری ئەنتۆلۆژی ڕاکێشاوە لە ساڵی 1996ەوە بڕیاری داوە نەریتی پیگمیەکان کۆبکاتەوە و بیان پارێزێ بە نەتەوەکانی داهاتوویان بناسێنێ. سۆرێل چەند جارێک سەردانی دارستانەکانی کردووە وێنەی نەتەوەی ئاکای گرتووە لە ساڵی 2015ەوە مۆزەخانەیەکی کردوێتەوە بۆ نیشاندانی نەتەوەی ئاکا.
پەیامەکە لە سەروی هەموو شتێکە بۆ پاراستن و نیشاندانی بەهای ئاکاییەکان کە خاوەن کولتورێکی دۆڵەمەندن بەڵام بەداخەوە زۆر کەم ناسراوە. کولتوری ئاکا سامانێکە بەڵام بەداخەوە لە قۆناغی لە ناوچوونە بەتایبەتی ئەو پەیامەی پەیوەندی بە بەرزکردنەوەی دیالۆجی نێوان کولتورەکانە کە قبولکردنی ئەوانی دیکەیە جیاوازیەکە هەر ئەمەیە. بە بۆچوونی ئیتا پاراستنی کللتوری ئاکا یارمەتی نەوەکانی داهاتوو دەدا لەسەر یەکتر قبولکردن. بۆیە خۆی تەرخان کردووە بۆ ئەو مۆزەخانەیە گاستۆن مۆتامبۆ هاوڵاتیەکە لە نەتەوە یاکە. سەردانیکەرێکی دووبارەیە بۆ مۆزەخانەکە. ئەو لەگەڵ ئێتا کۆ دەبێتەوە هەموو جارێک لە برازاڤیل سەردانی مۆزەخانەکە دەکات. باز لە دەوڵەمەندی کللتورەکەیان دەکە و دەڵێت تەنانەت لە کاتی هەوڵدان بۆ بەگشتداچوونی نەخۆشی کۆرۆنا ڤایرۆس خەڵکی ئاکە لە ڕێگەی زانیاری نەریتیەوە بە دوای چارەسەردا گەڕاون. کاتێک کۆرۆنا بڵاو بوویەوە ترساین بە تایبەتی کە دەوڵەت ئاگاداری کردینەوە لە هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆنگۆ. ئێمە بە دڵنیاییەوە دەترساین بە تایبەتی کاتێک زانیمان کە خەڵکێکی زۆر بەو هۆیەوە مردوون. بەهۆی ئەو ترسەوە چووینە دارستان و بە دوای ڕووەکی دەرمانی باو با پیراندا دەگەڕین. بەشێ لە هەوڵەکان بۆ ئەوەی کللتور و معریفەی ئاکا بۆ هەمووان بەردەست بێ هێشتنەوەی مۆزەخانەکە و هاندانی گەنجانە بۆ سەردانیکردنی. ئاکا یەکێکە لە دەگروپی جیاکەرەوەی ڕەگەزی و زمانەوانی دارستانی گەرماوەیی لە ناوەڕاستی ئەفریقا. سەدان ساڵە لە دارستانە گەرمەکان دەژین. تەنانەت هەندێک لە شارەزایان ئەو گروپە بەیەکەم هاوڵاتی کۆماری کۆنگۆ و ناوەندی ئەفریقا دەزانن. هەڵبەت بۆ خزمەتکردنی پێشمەرگا هەرچیەک بکرێ هێشتاکەمە. زۆرنەوە ڕێکخراوانی یاخود دەو دەستگایانەی کاولیان داوە بە کار و چالاکیەکانیان بەو هەڵوێستانی هەیەە خزمەتێک بە پێشمەرگە بکەن و یاخود بڵین ئەوەی پێویستە بۆیان بکرێت. دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاروباری مرۆیی هەمیشە ئەو کارانەی کردووە لە خزمەت پێشمەرگەدا و گەیاندنی هەموو کارە مرۆیەکانیش. لێرە هێڤیداریۆنس کە بەرپرسی پەیوەندیەکانی و دەستگایەوە هەروەها گۆڤەند نەجمەدین جێگیری بەرپرسی ئۆفیسی هەولێرە لەگەڵم دەبن لە ستۆدیۆی بانی 24 بەخێر هاتن. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر پێم خۆشە باسێکی دەستگاکە بکەن و کار و چالاکیەکانتان ئامانجەکانیشتن. والله با کۆکی ویدیۆ حەسکە دەست فەرموون پێشەنە من هەمیشە پێم خۆشە ژنان دەست پێش خەربن باشە فەرقی نییە بەڵام مادەم هەردووکتان هاوکارن گرنگ گەاندنی پەیامەکەی. سەلامەت بی ئەزیزن هەر ساخ و سەلامەت بن پێشەکی زۆر پێ خۆشحاڵ بووم کە هاتم بە نزیکەوە ئەنگۆم دیت. سەلامەت بی بەڕاستی مە دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی دەستگایەکی خۆبەخش و خۆنەویستە لە 14 ئۆفیسین ئێستا لقەکیریشمان زیاد کردە بووینە 15 ئۆفیس لە هەرێمی کوردستان و ئافرەتیشمان گەلک زۆرە کار و چالاکیمان گەلک زۆرە ئەلحەمدولیلا هەتا ئێستا زۆر شوێن و زۆر جێگا هەر جێگایەک و چالاکیەکە بیت ئافرەتمان لەگەر لە مەحوەرەکانی پێشمەرگە ئاغلب ئەمە ئەکەین بوو بنەماڵی پێشمەرگە و شەهیدان و نەوەی ئەنفال ئاغلب ئەمە یعنی سەرپەرشتی ئەو شتانە زۆرتر ئەکەین وەلو دەچین بۆ بابەتەکانی دیش بەس کاری مە بۆ پێشمەرگە و شەهید و نەوەی ئەنفالە لە مەحوەرەکان و لە کار و چالاکیەکان و هەر جێگایە خزمەتەکە بیت مە ئامادەین بەڕاستی ئافرەتی کە کەسانی دەزانی کەسان هەتتا نەچیتن لە هەموو جێگایەک هەتا کاری ئینسانی نەکەی نازانی چۆنە هەندی خۆشبەختی هەیە زۆرمان بەس لەوەیە باشە کاکە ڤیدار تو پێم بڵێ کار و چالاکیەکانتان زیاتر لە چیا چڕ کردوەوە؟ بەڵێ زۆر سپاستانەکیم بەیانیا کوردستانیان باش بێت سلااو لە پێشمەرگین قارەمان بن سلااو لە ماڵباتێن سەربەرزێن شەهیدان بن بەڕاستی ئەڤروکە ئەمیش هەمان وەکو دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە بۆ کاری مرۆیی ڕێز و نەوازشە خۆ دەچەمینین سەرێ خۆ دەچەمینین بەروان دایکن شەهیدن خاکا پیرۆزە کوردستانی تایبەت دوان ڕۆژین ڕابۆریدا بەڕاستی نەهامەتیەکە زۆر
ل کودان رشوشین بناوا ولات مهات خوشبختانه ان شاء الله وکی همان دروج رابوری دا لسایوان قرامانه دا ان شاء الله کردستان دی آبادم. بله طبعا دستگاه دولتی پیشمرگه بو کاری مروی ل 25 11 2018 به مولات فرمی ل دیفرای کارو یاساکانی حکومتی حرمی کردستان مولات فرمی ورگرتیه همان لسر هم دستگاهی که انترنشنال هم مولات فرمی بریتانیا خوشبختانه به هاتیه دان لجر هم کسروک دستگاه کاکرزگار شیخ علی بخوی مجنسی بریتانیا برای ودابات ولا دراوی ولاتو هم لناوی کردستان بلام پیکاته وی دستگاه همیشه کو پیشمرگه و کسوکارن شهیدان و نوی انفال و زندانین سیاسی تیدا تینا جیگیر کرن که خوشبختانه همیشه به برانبرن که خو بخش و خو نویستانه کارت کن. سراره چند تورکا کار کردن دستگاه دولتی پیشمرگه لسر کار خاطر آوستد. طبعا همان سال 25 11 دا پیروز بهایی لگشت وان خو بخش و خو نویستن دستگاه دولتی پیشمرگه کینوا او کاری هم لسر آوستین که خدمت بکن به تایبت دوباره پیشه‌ای دا و دوباره پرورده‌ای دا و دوباره تندرستی دا و صدان چندین دوباره معنوی کرنا هم لجهت پیوندیدار دا دستگاه دولتی پیشمرگه بکرو که چه خواه و بکاتن وی دستگاه همان برای المیت ازدی و برای المیت مسیحی و کلدان و آشوری بکه و لسرانسری حرما کردستانه و 14 اوفیسن بخواد گرن همیشه کروگن چند وی ولاتین انشالله ده بردامی پیده. باشه امان جیده هاتوتان چیه تانوه اوی که کردوتانه بسا یا خود چی دیگه بکن بو پیشمرگه؟ ما راناستین حتی یک تا که کرد مایله و کردستانه دا ما راناستین دوام جار او خوبخشانه ما خوبخشانه خونویستانه کار اکین که هر کسک چالاکی ما ببینیتن کس نازانی که ما خوبخشین براستی کس نازانی ما خوبخشین که ما اچین به شو روزو به هر 4 ورزی ساله و هیچ جوازی پینا کن که چی کاتک و چی ورزکه مالی خومان بجه دیلین منالکانی خومان بجه دیلین و اچین بو نامحورکانی پیشمرگه بیانی بیتن هر چی کاتک بیتن ما آماده دبین آن دبینی بو هر جیگایک استاماوکانی دی که او داعش پیسانه که خزان هاتنا نو محورکان فوری عمل خستخانه آماده بوین لگاو برین دارانه چه پیویستیان بو بمان دابین کرن یعنی اوانیه که حکمت بوینا که بوی اکا بس مدمانوی که امش دست پیش خربین بو لو کارو چالاکیه ندا لهمو شوینک مادم نوی پیشمرگه دیدایه براسی نوی پیشمرگه زور پیروزه چند بکنی 6 تن کمه چند بکن بو پیشمرگه بو نمال شهیدان 8 تن کمه اچین سردانی مالی شهیدان اکین بنیزیکه و دیان بینین من دالکانیان دبینی پیداویستی کام پراکینا و بله کاک هیویدار پم خوشه اضافه بو قسەکانی گۆڤان خاتون بکەیکە ئێواڵەن سەردانی هەموو ئەو شوێنانە کەین بە تایبەت کە پێداویستێکیان هەبێ ئایا ئێوە ئەندامەکانتان لە فراوانبووندا یاخود کی ئەتوانێت ببێتە ئەندامێکی خۆبەخش هەر کەسێک بێ ئەتوانێت یاخود مەرجتاندا ناوبووی ئەندامێک هەبێت لە ناو دەستگای نێودەوڵەتی پێشمەرگەدا خزمەت بە پێشمەرگە بکە طبعا او کسانی که بنا اندام نوا دستگاه دولتی پیشمرگه دا کوب شیوه کی گشتی دوید اوانا کسو کاری پیشمرگه و مالبات سربرز شهیدا بن چون اب حکمه و اوانا دناوا هم و آزاروی دناوا ویژینگه هیدا جیانه که حسب نهامتی و درونیا وان برا پیشمرگه و مالبات سربرز شهیدان کن طبعا جناب هم سبارت تمام کردن هم گوتنا جنابتا هم لویدا آرمان جا دستگاه دولتی پیشمرگه کو او کو هم چیکرنا لوبی پیشمرگه در وی ولاتی همان راکشان او رخراوین بیانی کو آشنا نبونه به حرما کردستانه بشین برای که جیرناوش کو پیروزی پیشمرگه او رخراون در وی ولاتی بین ده خدمت کرنا برا پیشمرگه و مالبات سربرز شهیدان دابن. بله. زور سپاس کاک هیویدار یونس و گوڤان خاتون خوشحال بین کام بیانیه میوانی بیانی 24 سلامت بین ما خوشحالترین لیرا ریزو سلاوی خوم اگینم با رزگاه شیخ علی
کە سەرۆکی هەموو دەستگای هەموو بەشی ئۆفیسەکانە لە بریتانیایە و ڕێز و سڵاوی خۆم بۆ هەموو ئەندامانی دەستگای نێودەوڵەتی پێشمەرگە ئەەکەم بۆ کاری مرۆیی بە هیوای بەردەوامی و ئینشاڵڵا هەر ئەوها چالاک و چالاکتر لە کوتای قسەکانی خۆشمدا دیسان دەڵێ من داواکاریم لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەینەوە بە حکمی ئەوەیە کۆ لە ساڵی ڕابۆریمان توانیمان 132,000 ئیمزا کۆ بکینەوە ئەوە بە پەیماندیبوونی ئەو خۆباش و خۆنەویستانە لە سنگەرن سەرانسەری هەرێما کوردستانê bi destên wan qaramanên ku Ewroka xwîna xwe li ser vê erdê reştî hîwadarim li Serokayetê Perlemanî Kurdistan ew proje ême teqdîmî ewaneyan kirdûtewe ku proje yasayekî bû darejin ku rojekî bû rojên niştimanî pêşmerge diyarî bikirînewe çunke heman pêşmerge Sombolî Kurdistan e li kûtayê qisekanê xweşim da dawa li hikûmetê Herêmî Kurdistan dikînewe ku pitir pal pişt û piştîwanî destgahê nêvdewletî pêşmerge bin pitir bişên ew projaneyê ku li berdest mane bû pêşmerge û kesûkarê şehîdan cêbecê bikin. Zor spas danekîn xweşhal bîn. Zor spas danekîn. Zor spas. بە کۆتایی هاتنی گفتوگۆکەم لەگەڵ هەردوو میوانەکەم کۆتایی هەنم بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 هەمیشە لە خۆشیدا بمێنن.